بە دووریەکی ڕێپێدراو لەگەڵ دکتۆر ڕەنج ئازاد پزیشکی نەخۆشخانەی ئاسای تایبەت با کۆرۆنا ڕاوەستاوم دەڵێت ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڤید-19 ڕوو لە هەڵکشانە و دۆخی چەند نەخۆشێکیش ناجێگیرە. با بڵێن ئەوانەی کە هەمانە بەشێکی زۆریان جێژیرە بەڵام ئەنێکمان هەیە کە بارودۆخیان ناجێژیرە لە ئێستاە چارەسەری پێویستمان پێ بۆ کردوون و چاوەڕێی ئەنجامەکانین کە بزانین ئایا ئیستیجابەی جسمی نەخۆشەکان چۆنە بۆ عیلاجەکان و لە ئێستا ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستانە لە ڕوو لە هەڵکشانە جیاواز لە جارەکانی پێشووتر زۆربەی نەخۆشەکان نیشانەیان هەیە کە یانە تەواریەکان یان نەخۆشخانەکان و لێ شەوانەیە ڕەوانەی لای ئێمە کرێن بۆ ئەوەی پشکنینیان بۆ بکرێت. ئەمە وێنەی وڵاتی چینە کە دوای ماوەیەک لە گرتنەبەری ڕێکاری قەدەغی هاتوچۆ ژیانی بۆشەقامەکان گێڕایەوە بەڵام بە ڕێکاری خۆپارێزی و تاکپارێزی ئەمەش کوردستانە بە هەمان شێوە ژیانی ئاسایی کردوێتەوە بەڵام بەبێ گوێدانە ڕێکارە خۆپارێزەکان هەر بۆیە مەترسی زیاتر تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڤید-19 دەکرێت. لە ئێستا لەم بارودۆخی کە ڕوویەوە لە هەرێمی کوردستانە و بۆ ئەوەی خەڵک ینی ژیانی خۆیان بپارێزن و تووشیان ڤایرۆسە نەبن لەگەڵ کردنی کار و کەسابەتی ڕۆژانەیە باشترین شتەوەیە کە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و خۆپارێزەکان بکەن بە تایبەتی بۆ نمونە چەند شتێک هەیە کە شتی سادەن بەڕاستی هەموو کەسێک دەتوانێت بیکات بۆ نمونە بەستنی ماسک دەستکێش تێکەڵ نەبوون لەگە خەڵکی ترا قەرەباڵغی ئەم شوێنانە حەدی ئیمکان خەڵک چەندێک بتوانێت باشترین شتەکە تێکەڵاوی خەڵک نەبێ. بەڕاستی ئێستا حاڵەتەکان هەمووی نیشانەیان هەیە و ئەمەش نیشانەیەکی ترسناکە کە ڤایرۆسەکە ئێستا تونترە بێەوە نیشانەکان لە نەخۆشەکانە دەرەکەوێت لەبەرەوە ڕێنمایی ئێمە تەنها ئەوەیە هاوڵاتی کە حکومەت هاوکاری کردوون شوێنەکان کراوەتەوە هەر هاوڵاتیەک لە شوێنی کارەکەی خۆی پارێزێەوە ڕێنمایەکان جێبەجێ بکە قەرەباڵغی دروست نەکە نەهێڵێ بەرکەوتن زۆر بێ و بە تایبەتی بەکارهێنانی ماسک و دەستکێش بۆ ئەو شوێنانەی هاوڵاتیانەی کە ڕیستۆرانتی هەیە کە چاخانەی هەیە کە شوێنێکی تایبەتی خۆیەتی پێویستە ماسک و دەستکێش بەکاربێنێ. لە نێوان دوو بژاردەدا کە یان پەیڕۆکردنی قەدەغی هاتوچۆ یاخود ئاساییکردنەوەی ژیان حکومەت دوو هەمیانی هەڵبژارد بۆ ئەوەی باری سەرشانی هاوڵاتیان زیاتر قورس نەبێ. لە ڕۆژەکانی سەرەتای مانگی 6 2020 تا دێ ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڤید-19 لە هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشانە لە پاڵیشیدا ژیان ئاسایی بۆتەوە و حکومەت بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن کار بکەن کار ئاسانی کردووە بەڵام هێشتا مەترسی ڤایرۆسی کۆڤید-19 لا کۆمەلگادا هەیە بۆ هەموو ئەم بابەتە باشترین چارەسەر پزیشکان دووبارەی دەکەنەوە ئەویش خۆپارێزی و تاکپارێزیە کە دوو ڕێگایە یەک ئەوەیە تێکەڵاوی خەڵکی زۆر نەبیت و قەرەباڵغی دروست نەکەی دووش چەند هۆکارێکی خۆپارێزی بەکاربێنی لە وێنەی ماسک و دەستکێش بۆ ئەوەی بتانی ژیان بەردەوام بکەیت. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.